یەکەم شت طبعا خوا ئەوم بۆ بێڵێ هەروکو ئەوشتانی گوتی هەموو لەگەڵ ئەوانی ئێرش خوا بۆ یەکیان بێ لە خۆشویستیان زیاد بکات. سڵاوتان لێبێ ئەمڕۆ هەردووتان هاتون بۆ ئەوەی کە باڵۆن هەڵبدەن بابزانم باڵۆنتان کردوە سەرەتا بەڵێ بەڵێ طبعا ئاوەتان چێ دەتانەوێ بە چ ئاوەتێکەوە باڵۆنەکە هەڵبدەن؟ والله بدايات طبعا حزم ذكر بڵێم خۆشەویستیمان هەتا بیتن طبعا هەموو ساڵ زیاترێکمان خۆش بێ هەر بۆ یەک بمێنین و طبعا هەموو بڵین کەپڵێک و هەموو ئەوانی لێرن ئەوانیش و کورد و کوردستان حەزمان دەکرد ئەوەش بڵین باری ئابووری وڵاتمان باش بێت و وڵاتەکەمان بێتە وڵاتێکی سەربەخۆ ئەو حەزەشمان هەر لە مێشکە. ئاواتی جەنابەت چی بوو؟ یەکەم شت طبعا خوا ئەوم بۆ بێڵێ هەروکو ئەوشتانی گوتی هەموو لەگەڵ ئەوانی ئێرش خوا بۆ یەکیان بێ لە خۆشویستیان زیاد بکات. دوو باڵۆنتان کڕیوە یان یەک دانەتان کڕیوە؟ دوومان کڕیوە بەس بێکەوە دانەیەک هەڵدەدەین بۆ ئاواتەکانی تایبەت بە خۆم خۆی ئەوەی دیش بۆ ئاواتەکانی دیمان. یعنی دانێکیان ئاواتی گشتی و دانێکیان ئاواتەکەتان تایبەتە. بەڵێ بزۆر. جەنابەت ڕێخەری ئەو فستیڤالە بوویت چۆن بوو ئەو بیرۆکەیەت بۆ هات؟ وڵا ئەو بیرۆکەیە بەخۆی هەموو ساڵان لە هەموو دنیا لە زۆربەی وڵاتەکان دەکرێت لە سین لە تایلاند لە زۆربەی وڵاتەکان دەکرێت لێرە نەدەکرا بە شێوەیەکی ئەوها گەورە لێ حەزمان لێ بوو ئەمەش هیچمان لەوان کەمتر نییە حەزمان لێ بوو ئەمەش وەکو کورد وەکو کوردستان فستیڤالێکی لەو شێوە ڕێکخین دڵخۆشیێکی بگەینە خەڵکی خۆمان بەو هیوای ئینشاءالله هیوای هەموو خەڵکێکی کورد کوردستان هەموو پارچەکانی بەدی بێت ئینشاءالله. ماوەی چەند ئامادەکاریتان کرد لەکوێ بڵاوکراوەکەتان دانا هیچ داتێکتان لە بەردەستەکە چەند کەس بەشداری کردبێ؟ بەخوای وەکو داتا لە بەردەستمان چکە ئەمە تاریخێکمان دانابوو بەهۆی کەش و هەوا باران بوو تەجیلمان کردەوە ئەمڕۆ لەبەر ئەوەی تاریخەکی وەهامان دقیق لە بەردەست نییە بەس وەکو باڵۆنەکان دیار بوو عەدەدێکی زۆر باش هاتبوو لەخوا بەزیاد بین.